گەرمترین سڵاوی مەبەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ و تەلەڤیزیۆنی حیزبی حکومەتیتان پێشکەش لە خزمەتتانەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەی و خەوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە هاوڕێشەو بۆ مرادیمان لەگەڵا بە بۆنەی گیان لە دەستدانی هاوڕێیانی گوردانی شوانەوە نووسراوەیەک و شێعرێکمان پێشکەشەکە. هاوڕێشەو بۆ فەرموو تۆ پەیامەکەی خۆت پێشکەش بکە. سڵاو و ڕێز بۆ کاک ئەبووی بەڕێز و بینەرانی بەرنامە. من یەکسەر لە نووسراوەکەم دەست پێکەم بە ناو مەجموعەیەکم هەیە بە ناوی دابڕان کە ئەمیش یەکێکیانە و ناوی ئەم کورتە چیرۆکە ونبوون لە گۆمی خەمە. پەڵەی هەورەکانی شەوی دوێشەو هەر هەموویان خۆیان بە سپێدەی سەحەر تەسلیم کردبوو و ببوون بە تیشک و وردە تێکەڵاوی بەیانی دەبوون تا وەکو گزنگ بخەنە سەر لادەی بیارە. سەر هەردووک مەقەڕەکە پاغش کرابووە لە کڕیوەی بەفرێک کە چەند ڕۆژ بوو بە تاو بەسەر گوندەکەدا دەبارێ. هاوکات دەنگی شرویخ و هۆڕی تۆپ و گولەی شەڕ لە قەسر شیرینەوە کە جوان لێمانەوە دیار بوو دەبیسترا. دوێشەو هاوڕێیان گەلە کۆمەیان کردبوو و بەفری سەربانی مەقەڕ و سەرڕێگای هاتوچۆیان ماڵی بوو. ناسرم لەسەر لە بەیانی هێش خۆرەتاوت دانەهات بوو خۆی خستە ژوورەوە هەموو گیانی ئارەقی هیلاکی بەفر ماڵێنەکەی پێوە ئەتکا. ژوورێکی کچکۆلەمان بوو لە حەوشەی مەقەڕی پەلیشەی جەلال. لەو هەموو سەرما و مانوویەتیا سەبرم هێنا بۆ ئەوەی ئەمزانی لە ئامێستا هیلاکیم دەرەچێ وای پێوتم. شتێک بە خۆرهەڵات نەمابوو. تۆزێک پشووی گرت و پاشان هەستا و ڕۆی لە من کرد و بە چاوە جوانە درشتەکانی کەزڵەی فرمیسکی تێکەوتبوون تەماشامی کرد و بە هێواشی وتی ئەوڕۆ دەبێ بڕۆی. هەردووکمان دڵمان پڕ بوو لە هەنێسکی ناموو کە لە گەرومانە پەنگی خواردەوە. خۆشەویستی و ماڵاوایی و خەیاڵی پێکگەیشتنەوە بە یەکجاری پێکەوە تێکاڵا ببوون. لەبەر مەقەڕا زڵەزڵ بوو. جەماعەت زۆربەیان ڕاببوون و کۆمەڵ وەستابوون بە گفتوگۆ. لانکرۆزەکەی حەمەی ئاڵمانی ئامادە لە خوارەوەی مەقەڕ پارک کرابوو و چاوەڕێ موسافر بەرەو چنارە بوو. لە هەمان کاتدا چەند کەسێک لە هاوڕێیانی لە چنارەوە هێنابوو کە یەکێکیان عەزیزەی ئازەمی بوو کە هاتبوو بۆ سەردانی خۆشەویستەکەی عەلی وەزیری. کێ دەیزانێ خەیاڵی پێکەوە ئارام گرتنیانی لەسەردا نەبووە؟ کێ دەیزانێ نەیویستووە خۆشەویستەکەی بە تەنیا جێنەهێڵێ؟ کێ چی دەزانی؟ کەسمان. شۆکێ فەرماندەبانگی کردم و وتی شەو بۆ حازری؟ حازر نەبووم. دەروونم پڕ بوو لە ئاژاوە. دەستم لە ئەستۆی ناسر بەرنەدەدا. سوسەن فەرێقی هات و دەستمی ڕاکێشا وتی کچێ وەرە با بڕۆین. نەکەوینە درەنگان و دوایێ ئێمە ئەم شەودا نەهاتووە بگەڕێینەوە. دەبا ئەو لانکرۆزرە شۆکی و پۆلەکەی لە چنارەوە دووبارە بهێنایەوە بۆ بیارە و لەو سەریشەوە وعد شۆکێ وتبووی ناسر بەیانی زوو ڕۆژی دوایی بهێنێت و دەستی بەدەستی من بکات. مان و نەمان بەیانی هەرگیز نەگەیشت. 36 ساڵ تێپەڕ بوو من بە چاوگەر نیگەران و دڵم پڕ لە بیرەی هات و نەهات نەمتوانی گەلە چیرۆکی دابڕان تێپەڕ ببم. گەرچی پێنووسەکەم بە سەدان جار خۆی خشاندووەتە باخەڵی دەفتەرێکەوە بەڵام توانای نەبووە لە بەردەرگای مەقەڕی بیارە بەیانی زووی ڕۆژی 16 مارسی 1970 بستێک ئەولاتر بچێت. من لە چرکە ساتێکە لە هاوڕێیانم بۆ هەمیشە دابڕام. هۆنداوەی ئەو ڕەشەمەم ئەو ساڵ بۆ ساڵیادی هاوڕێیانی گیان بەخت کردوم لە گودانی شوان نووسیوە. ئەو ڕەشەمەی بێڕەحمانە ڕووی تێکردین. دەستی ڕاستی کۆمەڵی قوتاند. پشتی بزوتنەوەی کۆمونیستی ئێرانی چەماند. ئەو ڕەشەمە دایک و بابی منداڵی پێشمەرگەی ڕفاند. ئەژنۆی باوکە پێشمەرگەی شکاند. جەرگی دایکە پێشمەرگەی سوتاند.
ئەو ڕەشەمە خۆشک و برای پێشمەرگەکان کۆسیان کەوت، هەواڵانی لادێ و شاری سەرجەم تاساند. ئەو ڕەشەمە باڵی پۆل پۆل باڵندەی بەرزەفڕی پەیغام هێنەری ئازادی ڕزاند. ئەو ڕەشەمە لە پاشمەرگیا گەردەلوولێکی ڕەشی هەڵکرد، کۆمەناردە هەرگیز نەبەزیوەکانی گوردانی شوانی سەر لێ شێوان، ڕێگای پاش و پێشی لیان نەستاند. ئەو ڕەشەمە گۆمی سیروان دەتگوت سیالاوی ئەوین بوو، پۆلێک چنار و شۆڕەبی و سنەوبەری لە خۆیان کوتاند. ئەو ڕەشەمە کەس دەنگی پێی بەهاری نەبیست، کەس سەمای شرۆکردنی دووبارەی دارستانی بەبێ چنار و شۆڕەبی و سنەوبەری نەویست. لە کۆتایی ئەو ڕەشەمە نەورۆز مژدەی بەهاری نەهێنا. ئەو ڕەشەمە ئەشق بوو کە کۆش کۆش ئەسپەر دەکرا. ئەو ڕەشەمە ئەنفالی خودایانی دیکتاتۆری داسەپاند، نەڕۆیشت هەتا ژەحراوی ئاخرینی بەسەر هەڵەجەدا ڕژاند. ئاخ کە چەنێ ناخی ڕەش بوو ئەو ڕەشەمە، ئەگەر هەرچی مێژوو نووسە، مێژووی ڕەشی بنووسنەوە هێشتا کەمە. ئیلتیامی زامی کاری کە لێداوین زۆر ئەستەمە. زۆر سپاس بۆ تۆ هاوڕێشەوە بۆ تێکس و شێعرە جوانە کە پێشکەشت کرد بە مناسبەتی گیان لە دەستدانی هاوڕێیانی گوردانی شوان. زۆر سپاس بۆ کاتێک کە بمتاندا، سپاسی خۆت و بینەران دەکەم. سپاس بۆ تۆش. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست، هەروەکو دەزانن 36 ساڵ لەمە و پێش لە ڕۆژی 26 ئەسفەنی 1366 هەمزەمان لەگەڵ ئاخرین مانگەکانی شەڕوی زدی بەشەری شەڕی ئێران و عێراق منتەقەی شارەزور لە کوردستانی عێراق بە مەیدانی جەنگێکی خوێناوی تەبدیل بوو کە لەو زیاتر لە 5,000 خەڵکی بێدفاع و بێتاوانی حەڵەبجە و دێهاتەکانی دەوروبەر بە بۆنەی بۆمبارانی شیمیایی ئەرتەشی ڕژیمی جەنایەتکاری عێراق و گیانی خۆیان لەدەست داد. و لەم رابطەدا هەروەها هەروەکو بم بۆنەوە کە هاوڕێشەوە بۆ شێعرێکی پێشکەش کرد، 68 نەفەر لە هاوڕێیانی گوردانی شوان گیانی خۆیان لە ڕێگای ئازادی و ئینسانیەت و بەرقراری جامعەیەکی کۆمونیستی لەدەستدا. یادی ئەم ئەزیزانە بۆ هەمیشە زیندوو فەرامۆش نابێ. بەم مناسبەتە میزگردێکمان تەشکیل داوە بە بەشداری هاوڕێیان عەبدوڵڵا دارابی و هومایونی گودازگەر بۆ تاوتێکردنی ئەم باسە دەچمە لای هاوڕێیان و ئەگەر دەنگی منە بیسن بەخێر هاتن بۆ ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. هاوڕابەت میکەکەت بەسراوە ئەگەر زەحمەت نەبێ. بەڵێ سپاس بۆ تۆ بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆ تۆش هاوڕێ هومایونی دەنگی منە بیستی ئەگەر. زۆر سپاس هاوڕێ ئابوو ڕێز و سڵاو بۆ خۆت و هاوڕێ ئابە و هەروەها بینەرانی تەلەڤیزیۆنەکەتە. سپاس بۆ ئێوەش. هاوڕێ بە ئەوەڵین پرسیارە ماراسیەوە کەم لە تێکستەکەی کورد من معرەفی کرد کە 36 ساڵەوە پێش هاوڕێیانی گوردان شوان گیانی خۆیان لەدەستدا و لەم رابطەشە 5,000 نەفەر خەڵکی هەڵەبجە و منتەقە بەهۆی بۆمبارانی شیمیایی کە لەلایەن حکوومەتی باسی عێراقەوە بۆمبارانی شیمیاییتران گیانی خۆیان لەدەستدا. بۆچی بە مناسبە بۆ دەلیلی چی بوو هۆی ئەم جەنایەتە لەو وەختا کە سەدام لە قودرەتا بوو ئەم بۆمبارانەیان کرد و دەلیلەکەی چی بوو؟ حەزەکەم دەتوانی تۆ بمانجێڕیتەوە بۆ ئەو قەزا و بۆ ئەو دەورانە کە ناچی لە چی بوو ئەم وەرگێتە. ڕاستە زۆر سپاس دەکەم، بەڵام من بە نمونەیەک لە هەر لە ئیستا لە شەڕی ئیستا لە سەتحی دنیا بەیانەکەم بۆ کەمە ڕوونتر و مەلموستر بێ بۆ ئەم شەڕە بۆ باعیزەوە کە شارێ وەکو شاری هەڵبجە بۆمبارانی شیمیایی کراوە 5,000 کوشتە بدات و زیاتر لە 7,000 بریندار.
يسلخ لحكومة إسرائيل ولا تروريزمي إسلامي حماس وقت ببرسي باش والشرطانة بو تأسيس يدو هزار نفر كجيا ولا خلقي بيدفع كبانزه هزار نفري من دالة بو مسألة على بجاج عين يشتاه رجيمي إيران ورجيمي باس 8 سال شر هن استانيش صلحي 8 سال شر مال إيران كر كبإقرار خوان زيادة ل 2 مليون 3 مليون كشتو برينداري لقل خوي هنا وتاوكو يشتعتش بس كيش نكرا ولا بلحظاك أم بومبارانا يكريت برو أوشيت جابوا يمدرك ما هو بلم كحقيقة بومباران الشيبياي وكشتو كشتار بسلاحة ديج سلاحة كتير بالآخر معناها كي كتشي معناها كي وحموي بود مسكراوه كبصر خلق يبدن وقرار نية كأما سيستم ونظام كواقعا يحتاج بشره شر دس بيكري الشر دس بيكري مال ويرانيو ويشتا الشر كي جوريه صالة تواو نبوة 2 مليون إنسان لهردو ولات كجراون وبريندار بون ديستانا وبيت بومب شيميائي بوسيو من بومب لكوريا أجزاء شون بومب شيميائية كتيكلك لچندين مواد شيميائية كوسارين ونادم تشيفشي غازي خردلو معنا بالأخير دوانا أولا كي لهيروشيما ناكازاتشي أما تقيوسو و محصولك شيء قلعو قم كدني دو شاري قوري جابونا وقت أمريكا برسنت بو كاري واتكرت بو چی تو بو یکمین جار بمب شیمیایی درست کرد داد بسر خلکی دو شارو قلعو قم کرد حتی هیچ نوع جانداری که تیانه ماوه نک انسان حتی میروده شی تیانه ماهم یکشتوه و تی عفو کن منه ما قرار بو بیام بسر هتلر را بو او درست مقبلان بر امان کوت دنیای سرمایه‌داری وای کردوه که کشتاری خلق به هموشی و کان آسان کاتو وای لیب که به هر عنوانی که خلق بکشی بلا شر بلا شر مشتانیتیه خطای منیه برامت ناچه تزرو که ای چه شر که دست بیه که چه دست بیه کنی شر چه دست بیه کنی مالورانیه چه دست بیه کنی همو عذاب سه لیک شرکه تو بی 5000 کس داخل خلقی بیدفاع قلعو قم كيت وزيات اللحو هذا نفل لشاري هرب جاب وكجي دس بيكري أم الشر بومبا ديارة هربكو خوش إشارة بيكد لشان زي مارسي 1928 يا بالشمسية كي كاتب اسبينجي اسفندماني هزارو السياسة و 66 هجري للآن صدام حسينو وعلي مجيد مشهور بعلي كيميائي أم فرماني أم شر دراوة أم بومبارانا كراوة رغم حقيقة وياك أم لبيانا أواكراك واقعا ضربة بدأ لإيران وإيران لو مرزت شون الشاري حلب جاء بو أقدري وكساني جو عند دنيم ولباري جغرافيا آشنانين بمشيونا 15-20 كيلومتر بمرزي إيران دورة شون كي فوق قلعة استراتيجيك حساس ودربر جيرندي ديان دهاتي قورة لدورو بريايه وشاركي تل كلو كاتا لو قورة تلبو لبناي دسيابو برخنا قراري قدبو او داي لو شارو داي لو دهاتاني دورو بري او خلقي قلع قمكد واويشي كما آوربون دربون ولما قابلش الجمهورية الإسلامية تواوي ثروت الساماني أوان لبانك كاني بأسا اللي كوبو شو برنامج وبالنقشة ششمان لو بيش أمكاري كدو هموي طالان وغارت كدو همو أموالي باقي ماندي أو خلقه مالو يرانو درب درو كيميا باران كراوة هموي بوسيلي أو هزاني كليابون رواني إيران كراو ولا فروشلا بي أويك واقعا خلقك أخوانا أجان لبه شون خلق بتنيا أويك الساق بوتواني الرابكا حالات الرشد ونيويش وايليا أوك بندارش ولا جماعة باوك داكي خوين الناس وتدواي 6 سال بيان كدو لم غوشو يا أصلا بيان نبوبو يعني أم تراجدية واقعا تراجدية كي فوق العادة خطرناك بو كبداخل جا لما يكلف فعالترين قرداني بيجمرقي كوملا كومونيستكاني أو سردما قرداني شوان كلو منطقة
بیارابوون بەرحاڵ ئەوانیشی لەگەڵ بوو من گەرەکمەوە بڵێم کە بەداخەوە ئەم فاجعە و ئەم تراژدیە کە ڕوویدا نەک لە تاریخە لە ذهن ئینسانەکانیش فرامۆژ نابێت چون ئەو عاقبە خراپەکەی هەریشش موجودە لە نێو خەڵکە دیانە 36 ساڵی تێپەڕانوە بەڵام حقیقەتەن ئەوەندە دڵتەزیێن و ئەوەندە خەتەرناک بووە کە ئیسا معلولینێ کە لە دوای ئەم شەڕە لە دوای ئەم حەمڵە جێماون ئیسەش ئەو ئارزەکەی نەتەنیا چاک نەبوو بەڵکو و خراپترە بێەوە لەسەر ئەمە سات و سەودا و معاملەی یەکجا زۆر کرا لەسەر ئەمە پولێک زۆر خورا لەسەر ئەمە سەروەتی خەڵکەکە تیاچوو يعني خەڵکێک کە بۆمباران کرا شار و دێهاتەکانی دیسانەوە دوای چەندین ساڵ کە توانیان کۆبن و گەڕێنەوە شوێنەکان خۆیان تاقوترا لێ ئەوەی بزانن چیان کوژراوە و چیان زیندووە و چیان ماوەتەوە برەخەت دەستیان کردەوە بە ژیانێکی بخڕونە میریتر دیسانەوە وەکو بڵێ تازە لە دایک بوون و دووارە دەستەکەنەوە بەوە کە ژیانی بخۆیان پێبێن دەستی پێ کردەوە زۆر سپاس بۆ تەوضیحەکان لە دەگەڵەوە لە هاوڕێ هەمایون حەزەکەم لە زمانی ئەو ببیستین لە رابطە لە کڵەم بۆمبارانی شیمیاییە کە کراوە هاوراوەی ئیشارەی پێکرد کە تەنێ تەلەفاتی گیانی بۆ خەڵکی بێدفاع بوو پرسیارەکەم ئەمەیە ئەحزابی کوردی عێراق کە لەو مەنتەقا حضوریان بووە بە نەزەری ئێوە چه نەقش و ڕۆڵێکیان بووە لە رابطە لەگەڵ ئەم مەسەلەی بۆمبارانی شیمیاییە پێشەوە ئەوە بڵێم کە هەرچەند ئەوە ساڵیادی ئەم تراژدیە و ئەم کۆمەڵکوژیەی خەڵکی هەڵەبجە و هاوڕێیانی گوردانی شوان لەم سەرودەمەی ساڵە ئێمە توش ماتەمێن و ناڕەحەتی و غەمباری ئەکا بەڵام ئەوە لەو وەختەوە تا ئێستا لە ساڵی 66ەوە تا ئێستا ئەم حدود 40 ساڵ 39 ساڵە بالاخره ئەوەی بە ئێمە نیشان داوە کە بەرامبەر بە هەیولای جمهوری ئیسلامی و دیکتاتورانی ئەو منتەقە تەنیا ئومێد و ئومێدواری و کۆڵنەدان و ماتەم نەبوون و خەمبار نەبوون ئەتوانێت ڕێگەیەک بێت کە بە ئیسلاح درێژەدەری ڕێگەی ئەو کەسانە بێوە مبارزەیان کردووە و یا ئەو ڕێگە بێ بۆ ئەوە کە ئێمە بەرەو ئەوە بڕواکە ئیتر هیچ بمبارانێکی شیمیایی هیچ قەتڵ عامێکی منداڵان ئەمانە نەمێنێ کەوایە ئەلاڕغمی هەموو ئەوانە ئێمە هێشتا هەر بەوە ئومێدوارین کە کۆمەڵانی خەڵک لە تەواوی منتەقە بتوانن لە شەڕ و شۆڕ و لە نائەمنیە کە ئەمڕۆ بەسەر ژیانیانیەدا سەپانووە بە مبارزە و یەکگرتووی خۆیان بەرەو پێشەوە بچێت هەر بەم بۆ نەیشەوە هەیە کە هەر لەم فرسەتە ئیسفادا کەموە هاتنی ساڵی تازە تەبریک ئەڵێم و مبارەکی ئەەکەم لە تەواو کۆمەڵانی خەڵک لە ئەو منتەقا چ لە کوردستانی عێراق و چ لە ئێران و هەر شوێنێوا بە ئیسڵا دەنگی ئێمە بیسن سەبارەت بە سوالەکەت بەرامبەر بە مەسەلەی ئەحزابی کورد چه نەخشێکیان بووە لەوانەیە زۆرێک لەوانە وایسم قسە و باسی ئەمە بیسن لەو سەردەما هێشتا نهاتبێتنە دنیا بەڵام حل لەم سەردەما دیویانەکە ئەم ئەحزابی کوردە مناسباتیان لەگەڵ جمهوری ئیسلامی چۆنە لەگەڵ تورکیە چۆنە خەریکی چ جەنایەتێکن من ئێمە ئەسەن احتیاجی نییە کە ئەڵبەتە پێویستە بیکەین کە 40 ساڵ لەمە بەرچیان کردووە هەر ئیمڕۆ و ئاشاکردن بزانن چۆن جمهوری ئیسلامیان پەلکێش کردووە بۆ قوڵایی ترین منتەقە لە کوردستانی عێراق و سێبەری ڕەشی جمهوریان ئیسلامیان هاوردە ماڵ و کۆڵان بە کۆڵان و مەدرسە و دانشگا و لە هەموو شوێنەکە خەریکن تەک جمهوری ئیسلامی سیاسی خەریکن پەرەپێ ئەدەن لە ئەو وەختە کە هەڵەبجە بمباران کراوە پێش ئەویشە ئەحزاب دوو حزبی ئەسڵی لەوێ حزبی یەکێتی نیشتمانی و حزبی دموکراتی کوردستانی بارزانی ئەمانە پێش قراوڵی تەواوی ئەو جەنایەتانە ونوا دەوڵەتی ئێران ئەیکرد لە عێراقا شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق یەکێک لە نەعمەتەکان بوو بە قەوڵی خومێنی بۆ جمهوری ئیسلامی کە توانی پا بدا بە جمهوری ئیسلامی توانی جمهوری ئیسلامی بۆ ماوەیەکی توولانی مستەقەڕ و باسوباتی بکە توانی ئەرتەشێکی زۆر وەسێع و مجەهز بە پارەی خەڵکو و بە پوڵێک کە دەبووە بڕژێتە سفرەی خەڵکەوە بۆ ئاسایش و بۆ بە ئیسڵاح ژیانی ئینسانی خەڵک هەموو ئەوانە سەرفی بە بەهانەی شەڕەوە سەرفی ئەوە کرا و حدودی 100,000 نەفەر لە ڕۆڵەی خەڵک لە دوو تەرەفەوە سنیان را بە گولەوە و
تیاچون بۆ ئەوە کە جمهوری ئیسلامی بەسەر پاوە بمێنێتەوە بۆ ئەوە خۆی تەسبیت کا بۆ ئەوە کە بڵێ شەڕی خارجیمان هەیە وەرن بە سیج بن و تا ئەنازەی وەکو خومێنی وتی ئەوە بەرەکەت بوو بۆیان بەڵام مەسەلە تەنیا ئەوە نەبوو مەسەلە لەسەرەوە بوو کە ئەم ئەحزابە بەڕاستی نەتەنیا ئەمڕۆ کە پێیان ئەڵێن گوێ لە مست نۆکەر و جیرەخۆری جمهوری ئیسلامی بەڵکە ئەو وەختە شەریک جەنایەتی جمهوری ئیسلامی بوون لە ئەم ماوەی چەند ڕۆژی ڕابردووە یەکێک لە سەرانی حزبی یەکێتی نیشتمانی ناوەکەیم لە بیرۆ چووەوە تا لە دنیای مەجازیە هەیە ئەڵێ با بۆتان بڵێم کێ لە هەڵەبجە دزی کرد وابزانم مام ڕۆستەم بڵێ مام ڕۆستەم ئەو جۆرە ئەو باسی ئەەکە کە ئەلبەتە پێشتریش ئاشکرا بوو هەموو کەس ئەیزانی کە ئەوان پێش قراوڵی تاڵان و بڕۆ و تاڵانکردنی ماڵی خەڵک بوون لەگەڵ هێزەکانی ئێران بەڵام جەنایەتەکانیشیان باس ئەکا هەر مام ڕۆستە حتا باسی ئەوە کاکە لەبەر ئەنگوسیلەیەکی تەڵا ئەنگوسی خەڵکیان بڕیوەتەوە و تەواوی ئەو جەنایەتانە باسەکە منزورم ئەوەیەکە ئەوەیە کە ئەمڕۆ لە ئێران و لە ئێراق دەستی تاوان ئەنگوشی تاوان ڕوو بە ئەم ئەحزابە درێژەوە بووە لەبەر خاتر ئەوە کە خەریکەم لە چک ئەدا بەسەر کچانی خەڵکا بە زۆر لە زانکۆ و لە مەدرسەکانی سلێمانی خەریکە مەقەڕی قودس و نازانم ئەنوا و ئەقسام پایگاتێ لەوێ دایئەنێ ڕۆژی مەرگی ساڵگەردی خومینی گۆڕ بە گۆڕ خەریکە ئەگرێ لە سلێمانیا باشکۆتر لە سنە و مەهاباد و سەقز و مەریوان و باقی شارەکانی تری کوردستان خەریکە ئەگریە هەموو ساڵێ بۆ قاسم سلێمانی تروریستی مەشهور ئەمانە بنچینەکەی لە ئەو جەنایەتەوە وە پێش ئەویشە دەستی پێکردن یعنی سەرسپردگی ئەم ئەحزابە ئەتوانم بڵێم لە ئەو منتەقا لەوانەیە لەنێو ئەو ئەحزابە کە لە بەشەکانی جۆراجۆری کوردستانە خەریکن فعالیەتەکەن ئەحزابی ناسیۆنالیست ئەحزابی کوردایەتی ئەتوانم بڵێم تاکانەیە ئەتوانم بڵێم هیچ کەسێ بەو ڕێیا ئەوان نەچوە دروسە ئەساسە ناسیۆنالیستەکان لە قڵیش و شکاف و اختلافی بینی دەوڵەتەکانی ئیسفاداکەن بۆ ئەوە کە بتوانن بەرنامەی خۆیان برنە پێشەوە بەشکە لە شوێنێک دەستیان بگەیە بە کورسیە بە مەقامێ بە قودرەتێ بتوانن ئەوان خەڵکهێنکەن بەڵام ئەمان بە تایبەت لە ئەو ڕابطە 40 ساڵی ڕابردوو هەموو ڕۆژێکی و هەموو لەحزەیەکی پڕیە لە ڕوڕەشی و لە نۆکەرسفەتی ئەوان بۆ جمهوری ئیسلامی کە مەسەلەی هەڵەبجە و شرکەتکردن لە ئەو کارە ساتە فاجعەبارە یەکێک لە ئەو هینە تاوانە ڕەشانەیە کە تا دنیاست بە نێو چاوانیانەوە زۆر سپاس هاوڕێ هۆمایون چند دوو پرسیارم ماوە وەختەکەمان زۆر کەمە سپاس بۆ تەوزیحەکانت هاوڕێ عەبدوڵڵادارە بێگەڕێم وەلایەوە هەر لەو دەورەیە کە گوردانی شوان هەمزەمان لەگەڵ بۆمبارانی هەڵەبجە گیانی خۆیان لە دەستدا حەزەکەم بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ بە لەحاظی جۆغرافیاییەوە تەوزیع بدەیت مەسەلەی بۆمبارانێکە لە هەڵەبجە ڕوویدا گوردانی شوان لە چ مۆقعیەتێکا بوون ئایا بەهۆی نزیکی جێگاکەیان لە هەڵەبجە بوو یان نا ئەو شوێنەش بۆمباران کرا یا کەوتە بەر هێرشی جمهوری ئیسلامی بەڵێ من گرێکمەوە بڵێم کە بیارە مەقەڕێک بوو کە هاوڕێ بەختەکانی قەتەکەم وەختمان زۆر کەماواگە کورد لە 3 دەقیقەدا چون پرسیارێکشم لە هاوڕێ هۆمایون ماوە گرێکمەوە بڵێم کە کۆمەڵە لەوێ بە هەناردنی گوردانی شوان بۆ بیارە لەوێ مەقەڕێکی بوو کە خودی بیارە لە یەکێک لە شارەچەکانی تەوابعی هەڵەبجەیە یعنی جزو هەڵەبجەس لە ئامار و لەسەر شماریە جزو هەڵەبجەس و یەکێک لەو نقاتە مەرزیانەیە کە لەگەڵ ئێرانایە کە نزیکە ئەم بۆمبارانە کرا بلەخەرە ئەم گوردانی شوان تەلاشی کرد کە بلەخەرە بێخۆی نەجات بات بێخۆی نەجات بات و ڕووی کردە سیروان یعنی هات بەرەو ئەو قسمەتە کە بەرەو شاری هەڵەبجە یعنی تقریبا دەتوانم بڵێم قسمەتی غەربی هەڵەبجە لە سیروان و بکاتە ئەم بەرەو خۆی نەجات بە بەڵام قەزیەوەیە کە بۆچی ئەمە ئەسەن ئەم گوردانە لەویا بوو بۆ بۆمباران کرا حقیقەتەوەیە کە ئەمە ئەشکالاتێکی جدیتی هەبوو ئەسەن هەناردنی ئەم گوردانە بۆ شوێنێک وەکو بیارە بۆ ئەو نقطە ئەستەنی هیچ نوع دوورنمایەکی ڕۆشن پلاتفۆرمێکی ڕۆشن خاصیەتێکی مەلموس کە بڵێت وا من گوردانێکە نێرمەویە ئەم خاصیەتی هەیە بۆ من وەکو کۆمەڵە و بۆ خەڵکی زەحمەتکێشی کوردستانی ئێران هیچ کام لەمانەتیانە بوو ڕاستەکەی زۆرتر چاورێگەری بوو لە تەقابل لەگەڵ ئەحزابی ناسیۆنالیستە لە سەتحی منتەقە
عزل ناسيوناليزم منظورم عذاب ناسيوناليستي كردي إيران لو كبتعبد حزب ديمقراط هزبو كومالي جاد امكاريه كت رهبري كومالو اما قريدانا اما قرا لقى خاص ويسي حتى خذي قردانا كان متناقض بو خذي اوان واقع ساقنا بو نسر وكبرن بو وقتك روشتن دواي ما هو ماندوبون وهلاك بون بصراحه باسيان كده من زي بوتشي لو داري شو لما قركا شورش نقاباني خمان دينو بشونكش اشنانينو بمنطقكش اشنانين چه خاصیتی کی هي چه اتوانه چه محصوله کی بو اما برين لوي بالاخره چن مان لوي اتلاف وقت كينو هيك شيء يعني همي امانه واقعيه ابون ك تحليل نكرابو ندرابو غير او تشاوري غير او بربركاني نادر وستك اصلا ربطي بسياستي كومونيستي او سردمي كومالي كومونيستو نبو بداخو امان تعبيريان كبم قردانه وقت ام شر دسي بيكت بومباراني منطقه ككرا وبومباراني خدي شاري هرب جيش كرا اوان لو مسيروت يبرمون كبداخو كبومبارانه ككرا وحتى بو باشك شيشان لمنطقه وشكيو هولو تلاشي بو شو ندرا كاوان بين ليو خوان نجات بن الرهنميان كردن دستندار كاران ومسؤولين وفرماندهاني نظامي دستوري كوميتي مركزي كومالا رهبري كومالا لو استخدمها كبين بكومتي حكومة العراق لو أوب كان أنبر بقايا السنة كأتا حكومة العراق خوي همو برخات تفرتونا بو خودي أو بومباران الشمياني روكي أوان شي تلف كردبو بويا رفقاني مبون بقربانية أو سياسة النادرستا وأو حلو يستك واقعا لو استخدمها بحسابه كتاب للاين رهبري كومالو جيرا أما بنظر من اگر دو جمله خلاصه كمو اما بو انا اشتكي عجائب وغرايب يك واقعا خطايا كتابي خطايا قردانه كبي خطايا او رفقانه بينا اما اوشتبو كواقعا بيان تحميل كرابون بقرباني يادي عزيزين بخير زور فاقوتو بحكام هاورهم عند قرب ولايه ووقتنا زورنا ما وست دقيقه يادي 3 دقيقه كم فيش وقتنا ما وبسياره كم ولا تاثيراتي لبنشوني قرداني شوان لجامعه كردستان شرنجي شي بو تاثير كي دانا بو دور كرد شو وقت كمان كم حد يكسب 3 دقائق ميكتب بس راو هاورو ماي هاورو ماي ميكتب بس راو بله باسي او ما كركم هل لو كردستاني عراقا له كفل جزارنا فريتيا اوا خلاص شكرا لويش تاثيراتي حتى لا نتائم رجماوه فلجبوني خلق مسألة سرطان أنواع وأقسام نخوشي أمرو تا أمروش تأثيراتي أو كار جنايات كارن هر هابا شوان أو جماعة أو خلق ولبي بلام قرداني شوان براسي تأثيري منفي لدو جنبدانا هم لنا الرزكاني أو وقت كوملا هو بايس بإصلاح نوع خموديو نارحتيو أويكا بوشي أمنا مانتوانيا قرداني كي أعوات شالاك كومونيست سربرز بپارێزین هەم بە تایبەت لە نێو شاری سنەوە شارەکانی کوردستان بووە باعیسەوە تەسیری دانا لەسەر گورەی خەڵک جمهوری ئیسلامی تەبلیغاتی پێوە کرد ئەوانی لە نێو سالۆنەکانە لە شارەکان بە تایبەت لە شار سنە دانا و قسەی پێکردن ئاعترافی پێکردن لە تەلەڤیزیۆن ئاعترافی پێکردن دوای ئەوانەی وای گیرا بوون ئیعدامی کردن لە نەتیجە خودی لە بەنچوونی گوردانی شوان ئەو ساڵانە بە تایبەت من وازانم هەموو کەس ئەزانێت کە تەسیراتی منفی لەسەر گورەی مبارزاتی خەڵک دانا کوردانێکە ڕۆڵەی شاری سنە و دەوروبەری مەناتقی دەوروبەری شاری سنە بوون بە خۆشەویستی و بە چالاکی و بە ئینسانیەت مەشهور بوون لە تەواوی کوردستانە و نوری چاوی مبارزاتی مردم بوون بەرامبەر بە جمهوری ڕەشی ئیسلامی بە یەک ڕاتیاشوونی ئەوانە تأثيري زور مخربي كده سر وراي خلق ديار دواي أو إما ديتمان لسالاني دواترا خروشي خلق هلا أو كردستان اللي همو شاركان بمبارزات واعتراضي خويا نشاني عندك أو جنايتي جمهوري إسلامي ناتواني بربا برو بيجبوني مبارزاتي مردم بقريت وأو جنايتاني جمهوري إسلامي ناتواني خلق جمهوري إسلامي لبر هيرش ولا فاوي خلق بسر نقوني ولا بردني نجار بدا واستاش بدوا وهر إما أميدوارين ك للروجي سركوتن بسر جمهوري إسلامي وروخانية
پەرچەمی ئەو ڕفێقانەوە ناوی ئەو ڕفێقانە و 5,000 خەڵکی هەڵەبجە هەڵ بکەین لە شارەکانی کوردستان و یادیان ڕێز لێ بگرین. زۆر سپاس بۆ تەوزیعەکانتان هاوڕێیان پرسیارم ئەوە باسەکەس مهمە بڵێ بەداخەوە کاتونێتە ئاخرین لەحەزاتی بەرنامەکەمان. زۆر سپاس بۆ بەشداریتان و بۆ تەوزیعەکانتان لەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. بینەرانی ئازیز و خۆشەویست بم جۆرە هاتینە کۆتایی ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەرانی خۆشتان بۆ ئارەزوو.